ماوەی نزیکەی ساڵێک و 3 مانگە قەزای شنگال لەلایەن چەکدارانی داعشەوە کۆنتڕۆڵ کراوە. لەو کاتەشەوە تا ئێستا چەندین جار ململانێ و ناکۆکی لە نێوان هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستاندا ڕوویداوە. لە ئێستاشدا تا دێت ناکۆکیەکانی نێوان هەردوو لە شنگال قوڵتر دەبنەوە. ناکۆکیەکانی پارتی و پەکەکە لە شنگال زیاتر قوڵ بووەوە کاتێک سەرەتای ئەمساڵ لەلایەن پارتی کرێکارانی کوردستانەوە ئەنجومەنی کاتی ئێزدیەکان پێکهێنرا. پارتیش دروستکردنی و ئەنجومەنەی ڕەتکردەوە و ڕایگەیاند پەکەکە دەیەوێت شنگال بکاتە کانتۆن و لە هەرێمی کوردستانی جیا بکاتەوە. ماوەی چەند ڕۆژێکە بۆ جارێکی تر گرژی و ئاڵۆزی لە نێوان هەردوولادا سەری هەڵداوەتەوە کە بەوتەی بەرپرسانی پەکەکە هۆکاریە و گرژێ دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پارتی ڕێگری کردووە لە هاتنە ناوەی هێزێکی پاراستنی گەل هەپەگا لە خۆراوای کوردستانەوە بۆ ناو شنگال. لە ئەمان کاتیشدا ئێوارەی ڕۆژی دووشەممە لە ناوچەی کارسێ کە دەواازەی چیای شنگال و بەدەست هێزەکانی پەکەکەوەیە ڕێگری لە هێزێکی پارتی کراوە کە بەنیاز بۆ بچێتە چیای شنگال. بەو هۆیەوە گرژی و ئاڵۆزی لە نێوان هەردوولادا دروست بووە. سعید حەسەن فەرماندەی یەکینەکانی پاراستنی شنگال کە سەر بە پەکەکەیە بە NRT ڕاگەیاند ئێوارەی ڕۆژی یەکشەممە لەلایەن هێزەکانی پارتیەوە ڕێگری لە هێزێکی ئەوان کراوە کە هاوکاری پێ بووە بۆ ئاوارەکانی شنگال. وتیشی ئەوان دەیانەوێت بە هاوبەشی لەگەڵ پارتی شەڕی داعش بکەن لە شنگال و هیچ گرژیەک لە نێوانیاندا ڕوونەدات. ڕەشی گەیاند ئەو ناکۆکیە توندە کە بەهۆی ڕێگری هێزەکانی پارتیەوە ڕوویدا لە ئێستادا نەماوە و کێشەکە چارەسەر کراوە. بۆیە پێویستە کۆتایی بە ناکۆکیەکان بهێنرێت. لەلایەکی ترەوە فەرماندەیەکی هێزی پێشمەرگە لە شنگال کە نەیویست ناوی بڵاو بکرێتەوە بە NRT ڕاگەیاند ئەو ناکۆکی کە ڕۆژی یەکشەممە و دووشەممە لە نێوان هێزەکانی پارتی و پەکەکەدا ڕوویداوە چارەسەر کراوە بەوەی کا لەمە دوایزەکانی پارتی ڕێگە بدەن بە هاتنە ناوەی هێزەکانی پەکەکە و یەپەگە بۆ ناو شنگال و ئەوانیش ڕێگە بدەن بە ڕۆشتنی هێزەکانی پارتی بۆ سەر چیای شنگال. هاوکات قاسم شەشۆ کە یەکێکە لە فەرماندەکانی پێشمەرگە لە شنگال بە ماڵپەڕی فەرمی پارتی ڕاگەیاندووە ئەو دەنگۆیی کە باز لەوە دەکات کە پارتی ڕێگری لە گەیاندنی هاوکاری کردووە لە ڕۆژاوای کوردستانەوە بۆ خەڵکی شنگال و ئەوانیش لە بەرامبەردا چەکیان هەڵگرتووە دژی پارتی دوورە لە ڕاستیەوە و پڕوپاگەندەی پەکەکە و یەپەگەیە. دەژڵێت ئەگەر ناشنگال لەلایەن پارتیەوە پارێزگاری لێ دەکرێت و ئەوان خاوەنی شنگالن بەڵام پەکەکە و یەپەگە دەیانەوێت فیتنە دروست بکەن. بەپێی بەدواداچوونێکی NRT ئێستا لە قەزای شنگال چەندین هێزی چەکداری جۆرا و جۆر هەن کە ڕاستەوخۆ سەر بە پارتی و پەکەکە و یەکێتین یاخود لەو حیزبانەوە نزیکن وەکو هێزی شنگالی سەر بە پارتی و لیوای 111 یەکێتی و لیوای 12 هاوبەش کە سەر بە وەزارەتی پێشمەرگەیە و یەکینەکانی پاراستنی شنگال یەبەشە و یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە و گەریلاکانی پەکەکە و هەروەها هێزی بەرخودانی شنگال کە ئەمانە سەر بە پەکەکەن. فەرماندەکەی هێزی پێشمەرگە لە شنگال ئاماژەی بەوەش کرد تا ئێستا هیچ هەماهەنگیەک لە نێوان هێزە کوردیەکاندا نییە بە تایبەتی لە نێوان هێزەکانی پەکەکە و یەپەگە و پارتیدا چونکە هەر لایەک خۆی بە خاوەنی شنگال دەزانێت و پارتی و پەکەکە دەیانەوێت لە شنگال پشکی شێریان بەربکەوێت.